خۆشتان لێبێ ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی دیکەی سیڤیەوە بوومەوە بە میوانی ماڵەکانتان. ئەمڕۆ باسی کاری عەقارات دەکەین یاخۆت کە پێی دەوترێت بازاڕی خانوبەرە کە گەورەترین بازاڕە لە ڕووی سەرمایەوە لە هەموو جیهاندا. ڕۆژ بە ڕۆژی ژمارەی عەقاراتەکان لە زیادبووندا. دوو میوانم هەیە دەیانەوێت ئەزموونی کاری عەقارات تاقی بکەنەوە و بیلەوە دەکەنەوە کە لە داهاتوودا ڕەنگە بتوانن لەو بارەدا کار بکەن لەگەڵماندا بن. زۆر خۆشحاڵ بووم هیوادارم ڕۆژێکی خۆش پێکەوە بەسەر بەرین و ئەزمونێکی تازەش بێ بۆ دوتان. هیچتان پێشتر لە ئیشی عەقاراتیشتان کردووە؟ نەخێر. حەز دەکەم تۆزێک باسی خۆتانمان بۆ کە بزانن لە سیڤی ئێوەیە چی هەیە با لە لاڤەخانەوە دەست پێ بکەم. لاڤەخان سیڤی تۆ چیتیایە جارێ پێشتر و بۆچی حەز ئەەکەی شت فێربی دەربارەی ئیشی عەقارات؟ من ناوم لاڤەیە و لە سلێمانیەوە هاتووم تەمەنم 22 ساڵە. زۆر سپاس. حەزەکەم ئەزمونم لە هەموو ئیشێکە هەبێ و ئەشمێ هەموو ئیشێک بزانم. تموحی ئیشم زۆرە ئەمێ هەموو شتێک بزانم بۆی لە ژیانە هیچ شتێک نەتوانێت بربەست بێ لە بەردەمان کە بڵێم ناتوانم بیکەم و ئەم ڕۆژەمە ئەزمونێک لەسەر عەقارات بکەم. خۆی ئەو قسەی هەیە ئەڵێ لە هەموو شتێک لە شتێک هەموو شتێک ینی ئەکرێ ئێمە پێویستە کە لە هەموو بوارەکانە شارەزایمان هەبێ و دواتر بڕیار بین لەوەی کە چ بوارێکمان نەوێت و ئەنجا تیا خۆڵ بینەوە. باشە کاک نەزیر تۆ سیڤی کاک نەزیر چێ پێشتر ئیشی چیت کردووە؟ من ناوم نەزیرە خەڵکی هەولێرم. 2 ساڵ ئەزمموی کارکردنمە هەیە لە مارکتینگ و ئێستاش قوتابیم و پیشەکەشم لە عەقاراتدا حەز دەکەم بۆ داهاتووم چونکە ئەمە پەیوەندی بە بابەتێکی خۆمەوە هەیە لە داهاتوودا و زیاترش لەوە دەکۆڵمەوە کە بۆچی عەقارات توانی لە دوای ساڵی 2007دا بە شێوەیەکی زۆر بەرچاو لە کوردستان بەرەو پێش بڕواتن و کۆمپانیا جیهانیەکان ڕوو لە هەرێمی کوردستان. واستەکەم پرسیار زۆرە پرسیاری زۆر ئامادە کردووە. پێشتر تۆ چی ئیشێک کردووە لاڤەخان؟ من پێشتر ڕۆژنامەنووس و پەیامنێر بووم لە ڕاگەیاندنا ئیشم کردووە. کاری ترم زۆر تاقی کردوێتەوە بێت لە ڕاگەیاندن. چه چاوەڕوانەیەکت هەیە لەم بەرنامەیە؟ چاڕوانێکی باشمێ و ئەزمونێکی باشیشە بێت دڵنیام و بە تایبەتی بۆ خانمان کە لە بواری عەقاراتە ئیش پێشتێکی کەمیشەوەنیە هەمانە پێم وایە لە هەولێرە یەک دوانێک هەیە کە خۆیان خاوەنی عەقاراتەکەنش و ئافرەتیشن. ئای تۆ کاک نەزیر؟ ئەم بەرنامە دەبێتە دەرفەتێک بۆ من ئەو وەڵامی ئەو پرسیارانە وەرگرم کە لەلا من و نەمتوانیوە وەڵامەکانیان وەربگرم و بێتە ئەزمونێکیش بۆ داهاتوو. زۆر باشە. عەقاراتمان زۆرە. حەزەکەم ئەمڕۆ یەکەم شت بۆ دەست پێ بکەین کە سەردانی عەقارات بکەین بزانین ئەوان چۆن ئیشەکەن و لە نزیکەوە پرسیارەکانی خۆتانیان ئاراستە بکەن و وەڵامی خۆشتان وەربگرنەوە. هەر کەسێکیش کە بینەریەم بەرنامەیە بێ بێگومان ئامانجەکەی ئەوەیە کە شتێکی سەرەتایی ڕەنگە من نەتوانم هەموو شتێک بێوە ببەخشم لە کاری عەقاراتە بەڵام بۆ دەست پێک بە دڵنیاییەوە پێویستمان پێیەتی چکە خۆتان زانن سەکە لە یوتیوب سێرەکەی بە زمانی ئینگلیزی هەتا بە زمانی عەرەبیش دەربارەی ئیشی عەقارات تۆ بەیانی چاوپێکەوتنێکت لە شوێنێکی عەقارات لە بەرۆی ئەزمونت نییە لی تێناگەین. سەرچاوی کوردیمان زۆر کەمە بۆ مشتە. اینجا هیوادارم ئێوەش پرسیاری زۆر گرنگ بکەن بۆ ئەو کەسانی کە دوجار لە سوشال میدیان کاتێکی تر کە پێویستیان بە سێرکردنی بەرنامەیە بێ بتوانن سود لێ ببینن. باش شتێک بخۆینەوە و کەمێک مناقەشە بکەین بزانم ئێوە چتان ئامادە کرد و دواتر چین بۆ سەردانی عەقاراتەکان. باشە؟ کاک دانا زۆر خۆشحاڵ بووین. سوپاس بۆم دەرفەکە.
جاوڕیان کاکدانا گەنجێکی سپۆرتە لەم بوارەیە نزیکی 3 ساڵە بە لەم بوارەیە کارەکە زانیاری زۆری لای دەربارەی عقارات بەس من حەزەکەم هەندێک پرسیاری لێ بکەم دواتر کاتێن بێوەش کاکدانا یەک پرسیاری زۆر تایبەتمەوێژەوەیە ئەوەندەی من بیرم کردوتەوە و بینیومە و بەرچاوم کۆتەوە کاڵێن کارمەندی عقارات دواتە و کەسێکە لە بواری عقارات هەیشەکە لە ژوور و لە ئۆفیس لەسەر کۆمپیوتەرە ئای پێویستەکە بێمە ئێرەوە و بگەڕێم ئەوەی لێرا بینرێ مهندیسەکانە چزانم ئەو کارمەندانن کە لێرە کارەکەن بۆچی و کەسانی کە عقارات ئیشەکەن دێن بۆ سەر مەشروعەکان سەیرانەکەن بەخوای تر ئەگەر باز بکەی خۆی کارمەندی عقارات هەر دەبێت لە ئۆفیس دانیشێ بەڵام کە تۆ لە کوردستانی دە عێراقیش بەگشتی ئیشەکە وا ئەچێتە پێشەوە ئەجینا لە دەرەوە تۆ لە شوێنێکی ئۆنلاین لە تابقێکی سەرەوەی باڵەخانە لێوێ ئۆفیسی خۆت هەیە لەوێ کڕین و فرۆشتنەکەی خۆتەکەی کەسێک هەیە شارەزا لەو بوارە کە دەتوانێت کوالێتی نیشاندا کە دەتوانێت لەگەڵی بچێتە مەدانیەوە لەگەڵی هیچ کێشەشی نابێ بەڵام لێرە هەموو نیشانە بۆ بە ئیشی یەک کەس ئیشی یەک کەس ئێستا خۆم کارمەندێکم لە عقارات لە هەمان کاتدا دەبێت لەگەڵ زەبوونەکەیان دەربچم بچم کوالێتی پێ نیشاندەم پێ بڵێم ئەو کوالێتی ئەو شقەیە بۆ شێوە دروست کراوە هەموو شتێکی دەبێت خۆم بیزانم و جگە لەم پرۆژەیە دەبێت پرۆژەی تەنیشتە خۆشی بۆ تەخمین بکەم پرۆژەی ئاگاتان لە کاتی تەواوبوونی و چی بۆ زیاکرێت چی لێکەمەکرێتەوە بزانت ئەوەیە ینی لێرەدا ئیشی عقارات قورسە بۆ کارمەند بەڕاستی ینی وەکو دەرەوە نییە کابرا ئەخسایی بە یەک پرۆژە هەیە و بەس لە بواری ئەو پرۆژەیەدا زانیاری هەیە کاڵی کارمەندی عقاراتی دەوڵەمەند دەرەکەوی وەڵی خۆی گەر خلاف لە مۆزوعەکەدا بکەی لەوانەیە بەس خۆیوانە لە ئەسڵ لە ئەسڵەوان ئەتوانین بڵێن بە نزیکەی ئەو کەسانی کە لە سەرەتایان دامەزرێن لە ئیشی عقاراتە چەندێکی بۆ پێم وایە کۆمشنیشی هەیە ئەوانە بە نزیکی ئەتوانین بڵێن کارمەندێکە تازە دەست پێەکەم موچەکەی چۆنە بێت لەسەر ئیتفاقی کارمەندەکە لەگەڵ کۆمپانیاکە هەستی کاتە جیاوازە من لە عقاراتێک گیش بکەم لەگەڵ کۆمپانیاکە ئێمەدا لەوانەیە ئیتفاقێک بێ لەگەڵ کۆمپانیاشتردا ئیتفاقیشترێت لەگەڵ دەکا ئەوانە هەموو ڕێکەوتنە بینی کارمەند و کۆمپانیاکە لەسەر چی ڕێکەکەون ناتوانین بڵێن آخر لەوانەیە بەنس بە ئیشکا خۆی خواستی ئەوە بێ بەنس بە ئیشکا من کەسێکم بەس بەنس بە ئیشەکەم ناتوانین ئەویان باشتریان موچەی ماگان حەسان زیاتر لە موچەی ماگانەیەیان بەنسبە موچەی ماگانە زۆر باشترە توانی ئیسفادەی لێ بکەیتەوە من بەڕای من وانە موچەی ماگانە مرۆڤ تەنبەڵ دەکا چکە موچەی ماگانەوات لێ دەکا تۆ سەری مانگ بزانانی ئەو پارێت بەچێ دەیت بەڵام لەوانەیە من دەرفەتێکم بۆ بڕەخسێ لەو مانگەدا زۆر باشتر بێتە دەستمان ئەخی کە بە ماگانە موچە وەرگرت ئەتوانی پلانەکانە ڕێکخی پلانەکانە ڕێخ بۆ پلانەکانە زۆر باش ئافرم بۆ یەکێک ماڵ مناڵی هەبێ وا بزانم ئەوە باشترە موچە وا بیرەکەم بۆ نازانم پلانەکانت گەر ڕێک بخەیت تۆ لە ساڵێکە یەک سەفرت هەیە یەک چونە دەرەوە سەفرەیە لە ساڵێکە هەموو شتێکت دیارە بەڵام تۆ کاتێک بەنسبە ئیشەکەیت تۆ هەموو مانگێک خۆت ئەبدێتەکەیتەوە هەموو مانگێک تۆ لە تەواوی ساڵەکەدا خۆت ئەبدێتەکەیتەوە ینی بە کولی ساڵێک تۆ بە معدەی لە ئەبدێت دای لەو تەسەوڕیان من کە ئیشێک بەنسبە بوو تمۆح زیاترەوە گرێ ینی وە لێ شەو ڕۆژاڵێ خەیتە سەریەک بۆ ئیش ئاوە باش ماتۆتە دەست ماگەشتر دەبێ باشتر بم بزەبت ئەوە وا لە مرۆڤەکان نەوەستێ بزەبت بەڵام موچەی ماگانە ئەدوەستێنێ بەڕای منەوە شتێکی باش نیە چۆن دەتوانن پەیوەندی نێوان عقارات و کڕیار دروست بکەن لانی ئێوە لەسەر ئەم بنەما چییە کە وای لێ دەکەن ئەم کڕیارە بەرەو لای ئێوە بێت متمانێت چی پێدەبەخشن خۆی شارەکە جوانە لە جای جاراندا تۆ کەسێک تەناسی ئەدوت وەرە مڵکێکم بۆ کڕیوی جابای هەر چەندێکە چەنت خێر کردووە کابرا لێشی نە ئەپرسی بەڵام بێبازاڕی وای کرد ئیدیام خەڵکە بە خۆی دابچێتەوە پارەی ئێستا زۆرینیان لە پرۆژەکاندا گیری خواردووە ئێستا وای لێ نایە ئێستا تۆ ناتوانانی بە تەلەفۆنێک بڵێ کابرا وەرە تۆ شتێکم بۆ کڕیویت لە مستەقبەلی ئیستیفادەی لەکەیت چکە ئێستا فێر بووە دەزانێت چەند شوقەیەکی کڕیوە تێدا زەرمەند بووە یان بۆی نافرۆشێتەوە لێە لەسەر ئەو سەبەبە ئێستا کابرا دێ هەموو عقاراتێکەکە کەمترین نرخ لەو شوقەیە کە دەیەوێتن لەو دەکڕن کاک دانەر تۆ وتت کە ماوەی 3 ساڵە لە بواری عقاراتە کارەکەیت
تۆ 3 ساڵی پێش ئێستا هەڵەبژێری بۆ ئەقارات یا ئێستا هەڵەبژێری؟ ئێستا هەڵەبژێرم. ئێستا کڕیاری حەقیقی لە بازاردایە، کڕیاری ڕاستەقینە. 3 ساڵ بەر لە ئێستا کڕیارەکان ئەوانەی بگرە پێش 3 ساڵیش زۆرێک کۆمپانیا لەسەر حیسابی خەڵکدا دەوڵەمەند بوو، لەسەر حیسابی خەڵکەکە دەوڵەمەند بوونە. هۆکار چی بوو بۆ ئەو؟ هۆکارەکە وەکو پێم وتی ئەوان بە تەلەفۆنێک تۆ کەسێک تەناسی تۆ کەسێک تر تەناسی تەلەفۆن بووە کردوەرە شتێک خێری تێدایە با بیکڕین. تۆ نەتەزانی ئەو ئەوێندەر ئەو شوێنێک کە بە تەمای لێ بکڕی ئایا لۆکەشنەکەی تەواو کوالێتی تەواوە چێ دروستی ئەکات وە بەرهێنی پرۆژەکە چییە ئایا تەواوی ئەکات تەواوی ناکات. ئۆکە ینی ئەو متمانەی کە ئێستا هەیە پێشتر نەبووە لە ڕووی متمانە شەوەنیە تابا ئەو متمانەیە بوونی نەبووە ئەو متمانەیە بە عیلاقات بووە بۆیە هەموو کات پێ دەڵێم عیلاقات مهمە بەڵام نەک تۆ لە ڕێ عیلاقاتەوە بەرژەوەندەکانی خۆت پێش هەموو شتێک بێخ. باشە ئەم بازرگانی عقارات و وەبەرهێنان لە عیمارەدا لە ساڵی 2017 پاشەوە زیاتر بڵاو بووە لە کوردستان. ئەمە ئەم دەرفەتە چی بوو لە بازاردا وای کرد ئەو هەموو عیمارەی و عقاراتە لە کوردستان جێی خۆی بکاتەوە؟ ئایا لە داهاتوو دایرە دەبێت بە سنتەرێکی بازرگانی بۆ ئەم جۆرە بزنسە؟ ئەکید بگرە لە هەموو شارەکان هەولێر لە پێش هەمووانەوەیە لەبەر ئەوەشە زۆرینەی کۆنسۆلیەکان زۆرینەی کەسانی بیانی لە ناو هەولێردا دەژین و لە هەمان کاتیژدا زۆرینەی پرۆژەکان لە هەولێر دروست دەکرێت زۆرینەی وەبەرهێنەرەکان لە هەولێرن. ئۆکەی ئەگەر من بێمە بواری عقاراتەوە ئەتوانم لە ڕێی سۆشیال میدیاوە یەکەم هەنگاوم برم یەکەم ستێپ لە سۆشیال میدیاوە دەستی پێ بکەم؟ من ڕێگایکی دیکەت نیشانەدەم. تۆ هەر لە تەلەفۆنەکەی خۆتەوە چەند ناوی کەسانت لایە کە عیلاقەت لەگەڵیدا هەیە 200 ناوە بێ تقریبا کەواتە پێش ئەوە عیلاقاتەکەت بەقوتکە پێشەوەی بێ ناو بازاری بزنسەوە. تۆ لە فەیسبووکەکە تا چەند فرێندت هەیە 150 بۆ 200 کەس تۆ دەبێت فەیسبووکەکە زیاتر لە 500 کەسی تیا بێ سۆشیال میدیاکانت دەبێت لە لووتکەیە بێ. یعنی ئەوەش بۆ ئەوە ناکە تۆ سۆشیال میدیاکە چەند کەیەک بێ اینجا بێتە ناو عقارات نا ئەو خەڵکانەی لای خۆتن لەوانەوە دەست پێ بکە. ئۆکەی کە من ئەوم کرد بەڵام ئەگەر من لە ڕێی سۆشیال میدیاوە ئیش لە بواری ئەقارات تا بکەم ئەو کاتە متمانە بەدەستێنم لای کڕیارەکان یا ناتوان متمانێکی ئەو تۆ بکەن کە من لە کاتێکۆ لە ڕێگی پیجێکۆ لە سۆشیال میدیام ئیشە بکەم؟ زەکە زۆر زۆر جوانە تۆ دەبێ بزانانی ڕیکلام بۆ چیەکەی بزانیت ئەو پرۆژانە چین کە خواستی خەڵکی لەسەران کە نەقسی ئەو خەڵکە پڕ دەکاتەوە. بۆ نمونە ئێمە ئێستاش بێزارە بین لەوەی لە بەلەکۆنێک دابنیشین دەنجی سبلیتمان بۆ وایە تۆ دەبێت پرۆژەیە هەڵبژێریت کە ئەو شتانێک کە ناتەوێت هەبێت و دەتەوێت شتی زیادی تێدا بێت وەکو پرۆژەکانی دەرەوە پێمان خۆش ئەمڕۆم دوو گەنجە جوان لەگەڵمان ناتونیانوێ زمونێکی نوێ وەرگن لە بواری عقاراتە جاکە تۆ شتوانی هاوکاریمان کە ئەوان هەندێک پرسیاریان هەیە و منیش هەندێک پرسیارم هەیە دەربارەی عقارات منیش وەکو ئەوان هاتووم وەکو تەلبە مێشت فێرم ئاساییە نا باش لەوانەیە مافی خۆش بخۆم لە پرسیار زۆر پرسیار کردن چکەم پرسیارم زۆر زۆرە. کاکشەوە حەزەکەم سەرتا بۆ دەست پێ بکەین کەمێک باسی ئەزمموی خۆتمان بۆ کە بۆچی عقاراتە هەڵبژارد چۆن بوو ئەقاراتت هەڵبژار ئایا بەڕاستی ئیشێکە شانی ئەوە بێت کە گەنجەکانمان ڕۆی تێ بکەن؟ سەرەتا بەخێر بێن زۆر سپاس بە دەرفەتێ بە ئێمەتاندا. طبعاً دەستپێکی کاری عقارات ینی لەگەڵ ڕێزم کارێکی زۆر پیرۆز و جوان و ئەگەر وەکو خۆی وەری بگری بە لەگەڵ ڕێزمان بە سەقەتی وەری نەگیرێ پێویستی بە سەرمایەکی زۆر نەبوو هەر ئیشێکی دیکە بکەی لەوانەیە ڕیسکێکی زۆر بکەی لەوەی بەدەستهێنانی سەرمایەکی معقول ئەوە
بە سەرمایەیەکی کەم دەهاتەکی زۆر خێر دەکەی. 14 ساڵ لەم بوارەیە ئیشەکەی ئەزمونێکی زۆرە کە سەرەتا دەست پێکرد ئەزمونە هەبوو نەتبوو کەسێک چۆن دەستم کەسێک دەستی گرتیش لە عقاراتێک ئیشت کرد مەسەن ئەم دوو گەنجێ ئەمڕۆ لەگەڵ ئێمەیان ئەگەر حەزیان لێ بێت دوای 14 ساڵی تر وەکو بەڕێز لە شوێنێکدا بنیشن و خاوەنی عقاراتی خۆیان بن ئەبێ ئیلا کەسێک هەبێت دەست بگرێ هۆکارێکت هەبێ تۆڵی کە پارەی پێویست نییە ئیچی پێویستە جگە لە پارە سەرەتا کە دەستم بەو ئیشی عقارات کرد تقریبا هێشتا ژنم نەهینا بوو 2000 تقریبا 4 ئیشم لە ناو شەریکات کردی بە ڕسمی پێشتر نووسنگی ئیشی عقارات دەکرا لە هەولێرە هاتینە سەر ئیشی عقارات بکەین لە ماڵێکە من دەستم بە ئیشی عقارات کرد 15,000 بریمەرم پێبوو زائیدان زێر خێزانیشم کە کردی بووم لە ماڵێ کردمە سیسمارم پێکرد لە بۆ دانانی ئۆفیسی کە پێوتم پێویستی بە سەرمایەکی زۆر نێو دەهاتێکی زۆر ئیدی نێوەنگیری عقاراتمان کرد ئەو عیلاقەی کە هەمان بوو کە هاتین عیلاقەکەماندانە لەوەی لەگەر جەنابەت خزمەت دۆستێک کڕن و فرۆشتەکی دەکا خانێکی دەکڕی دەفرۆشی ئەمەش لە بیدایەت لەوەی دەستمان پێکرد ئەنگۆش وەکو گەنجێک ئەلحەمدولیلا ئەوڕۆ تیمی زۆر باشەیە کە پرسیان پێ بکەیت و خەڵکی زۆر باششەیە ئەمە کە هات من ناویشی عقارات بگرم عارەبەشیان دەکردم نەک هاوکاریم بکەن ئەلحەمدولیلا ئێستا لە ناو هەولێرێ بەعام لە ڕووی عقاراتەوە زۆر پێشکەوتوینە سنتەری زۆر باشەیە خولی عقاراتی زۆر باشەنە ئێستا دەکرێتن لە نەخۆشمان هەر هەیە بەسەمە بە ڕسمی لە بۆ دەرێ ناکەین یعنی لە بۆ کارمەندەکانمان دەکەین دەتوانین وەکو شێروان هاریکارتان بم هەم دەوراتمان هەیە هەم مانگە ئەگەر خۆبەخشش نەبی ئەمە هاریکار دەبین لەگەرتان هەر گەنجێک ئەمن وعدم بەخوای خۆمدا هەر گەنجێک بیەوێ ئیش لەو وڵاتی بکاتن بیەوێ ئیش بکە لە ماڵێدانە نیشی ئەمن بە هەموو خۆتێک هاریکارم مادی و معنەوی ئەنگۆش تەسەوڕ ناکەم پێویستان بە مادی بزیاتر معنەویەکەیە کە پێویستان بە هاریکاری برێن معلوماتە ئەو معلوماتانەش هەرچی بەمە بکری ئەمە لە خزمەتی نۆکو کاک شێروان تۆک و ئەزمموی 14 ساڵی خۆت ئەزممونێکی زۆر باشە هەیە ڕۆژێ لە کارەکە تاوات لێ هاتووە کە پەشیمان بیتەوە کە ئەوەنە زەخت و جەختێکی زۆرە لەسەر بێ کە فەشەلێکی زۆرە هێ نابێ واد لاتۆ بڵێ تەواو ئەوەستە من زۆر باشە پرسیارێکی زۆر منطقی و معقول و جەوهەریە لەلامان زۆر زاریش وایە ئەمە توش بووینە بەس لە خۆشەویستی ئیشەکەی خۆمان و ئەوەندە بە ئیشەکەی وەماندی بووینە قەت قراریەوەمان نەدایە خۆمان تەسلیمی فەشەل بکەین خانمان ئێستا تا چەند لە بواری ئەقاراتە ئیشەکەن وا بزانم مژدە وردە خانمانش خەریکێنە ئەم بوارەوە وەڵاهی لە ڕووی ڕێزم لەگە ڕێزم کەوا دەرێم لە ڕووی معریفەتەوە ئەمما شوێنی خانمانمان گرتیتە لەو عقارات ئەگەر ناوەکو عقارات ئیشێکی تایبەتە بە خانمان بەڕاستی یعنی زۆر میهنێکی جوانە لە بۆیان و حەولیشماندایە پێشتریش یعنی هاریکاریان بین لەگەریان من لەوەی بێن ئێستا وابزانام عقاراتی شێ لە هەولێرێت تایبەتن بەس ئافرەت من یەک لە بیرۆکەی من وابوو عقاراتێکیدا بمەزرێنم تایبەت بە خانمان تەنها کە دەچێنا ئەو عقاراتەی ضرورە بەس خانمی لێبن بەس ئەمە ماشاءالله دەرێن نیوەی کۆمەلگای هەردووکمان تەواوکەری یەکترین هەتا ئێستا ئیشەکانمان کردیە و الحەمدولله ئەوانەی لە ناو عقاراتیش بووینە بە شتێکی معقول و جوانیان وەرگرتیە چکە ئافرەت ترسێکی هەیە ناتوانی ڕیسێک بکە لێ نێوەنگیری عقارات لەدەست نادە بە هەوند کاک شێروان مادام باسی شکستمان کرد حەز دەکەم دەربارەی سەرکەوتنەکانیش چۆن خۆت دیراسەی بازار دەکەی باشترین ڕێگاچیە بتوانێت دیراسەی بازاڕی ئەم جۆرە بزنسە بکەی بزانە قوربان ئەمن حەزم لێ دووبارە بکەمەوە شتێکتان پێ برێم کاری عقارات نێوەنگیریە کاری عقارات شتێک نییە ئەو ڕۆ خەڵکێک لەو دەرکەی بێتە ژوورێ یعنی بە من دەرێن بازار خراپە لە هەولێرێ بە من دەرێن بازار باشە لە هەولێرێ هەردوو پرسیار منطقی و معقولە وایە ئەمن دێم لە ناو بازاری ئەگەر هیچ شتێکم لۆ خۆم نەکڕیبی خەڵکەک هاتبیتە ژۆرێ پێش بازاریم لەگەر نەکردبی پێش بازاری دەبی زیاتر مەفهوم دێ لۆنمونە خەڵکەک دێ لە بازاری دەرێ ئەمن پێویستم بە پارەیە ئەو ملکەم لەو بفرۆشە هەرزان ئەمن هەستام ئەو ملکەم لەو شخصی وەرگرت لۆ خۆم کڕی نەک لۆ مشتریەکی ئەگەر بازار بەسەردا شکا ئەمن زەرەر دەکەم بازار بەسەردا بەسەکەت ئەمن قازانجم کرد کەواتە ئەتوو نێوەنگیری عقارات نەبووی ئەتوو بوویە بایعشاری کاک شێروان من ئێستا وەکو گەنجێک ئەمە ئیش عقارات بکەم
ئەو هەلو مەرجانە چین کە من بتوانم ئەقاراتی پێ بکەم. باسی سەرەتا باسی مۆزوع کرد گوتت حەز دەکەم ئەگەر خولیات لە ئیشی عقارات هەیە فێربوونی ئیشی عقارات ئاسانە ئەگەر خولیات لێ هەبی تەفاسیلی زۆرە بەس ئیجاب دەکا یەکەم شت ئەتوو خولیات لەسەر ئیشی عقارات هەبی ئایا ئەو بیئەی ئەتوو لە ناو دەژی ئەتوو باش دەزانن لە کەرتی خانوبەرە چکە پێشتر لە هەولێرە لەگەڵ ڕێزم بەمەیان دەگۆ دەلال ئێستا ئەمە زۆر پێمان نەخۆشە پێمان دەرێن دەلال ئەمە دەلال نینە ئەمە نێوەنگیری عقاراتی ئایا ئەو خەڵکی ئەتوو لە ناو دەژی ئەو بیئەی ئەو مجتەماعی ئەو عایلەی تو کە لە ناو دەژی بە تو دەرێن دەلال یان پێت دەرێن وەسیط العقار ئەوە مهمە لەکنەمە مەفهوم بکرێ مەفهوم لەکنەمە ئەوە نییە ئەتوو ئایا ئیشی عقارات دەکەی یان ئیشی عقارات ناکەی کەواتە گرنگترین هۆکار بەڕای خۆت لە کاتی بەشداری بوون لە پرۆژەیەک کە مڵکیان دیاری کردووە بەڕای خۆت گرنگترین شت چێکە ڕەچاوی بکرێت وەکو تەخمین ساکەی خۆت بەڵێ تەخمین دوو شتی دەگریتەوە یعنی لەگەڵ ڕێزم ئێستا ئەتوو ئەگەر بە کەسێکی بری ئەوە مخەمینە یعنی لۆ نمونەسە لە حکوومەتی دەرێ لە شارەوانی ئەوە مخەمینە یعنی مخەمین ئاسان نییە دەبی لیژنەبی دەبی سێ چار نەفەربی یان چار پێنج عەردبی هەتا ئەتوو ئەو پرۆژەی دیاری دەکەی لۆ نمونە پرۆژەیەک لە لای بەختیاری دێتە بازاڕی ئیجاب ناکە ئەتوو برێ لەسەر میزاج قرار بدەین دەبی هەندێک منطقی قسەی بکەین ئایا مهندیسێک دێ دەرێ کوالیتی ئەو پرۆژەی ئەوایە ئەو مهندیسیش لە عقارات نازانی دەبی لێرە مستەشارێکی عقاراتش لەگەر بیبرێ ئەو ڕۆسعری ئەو مولکەی ئێستا ئەوهایە مولکەچی دکەش لە تەنشت بەختیاری بەو سعرەیە دەفرۆشەی هەتا ئەتوو ئەو پرۆژەی تەخمین بکەیت تەخمینکردن ئاسان نییە زۆر زاروە بۆ من هەر بە احتیاجی خۆم یعنی لەگەر خەڵکەکی گوێم لێ بۆ دەرێک کەسێکم بردی کاکە ئەوەندەی پێدەیە کاکە وڵای من ناتانم ئەوها ئیش بکەم ئەدی چۆن دەیەوێکم کاکە ئەمە لیژنەکمان هەیە ضرورە ئەو لیژنە بێتن لەگەرتان لەوەی قرار لەسەر بدەین ئایا ئەو ملکەین گوت جەنابتان چەندی دەکات لەوەی تووشی مشکلێ نەبین لە هەمان کاتیش خۆشمان لۆ گرتێ لە تەخمین ئەمە تەخمینی بە بەلاژ ناکەین ئەوش بزنسەشی تکەیە چکە ئیشی تەخمین ئیشی عقاراتی کڕین و فرۆشتنێکی ئەتیادی نییە ئۆکەی ئێستا من حەز خولیان بۆ ئەقاراتەیە من ئەتوانم لە لای تۆ ئیش بکەم تۆ ئەتوانی دەستی ئەو هاوکاریە بۆ گەنجان درێژ بکەی کە من لە کاتێکا هیچ ئەزمونێکی ئەقاراتم نییە بێم لە لای تۆ ئیشی ئەقارات بکەم لێرە بەعزەکەی ڕکۆردکەن لە کنتانبی هەر کەسێک لە ڕووی عقاراتەوە دەیەوێ پێویستی بە هاریکاری شخصی شێوانی هەیە ئامادەمە ڕۆژانە سەعاتێک لە بۆیاندا بنێم بە پێی پێویست لەوانەیە من هەفتەی پێنجشەم و جومعان بەخوای دەرفەت نادەمیست کەسێکی لەگەڵ ماڵی کاری زۆرت هەیە ئیشی خۆمان هەیە بەس ئەمن ئەگەر ئەمنیش نەبم یعنی مدیر فەرعەکانمان لەگەرتان دەبن تا فێری ئەو ئەزمونەتان بکەن بە ئەزمونێکی معقول و منطقی باش لەوەی وەکو خۆتان فێر بن نەک زیاد نەکەم لەگەڵ ڕێزمان چکەگە هەر زیادەک و هەر کەمەکی تێدابی لەوانەیە تووشی دەردەسەری بی لە ئیشی عقارات یان وەکو خۆت دەی بزنس دەکەی مانگەک لە شەریکێمە هەرچی ئەفکارۆ لەو ئەو بزنسە ئیشی و منطقی و معقول هەیە دەتوانین ببینە ستێپەک لە بۆ جەنابەت زۆر باش دەستان خۆش جەناب تو ئەمسالی وەکو جەنابیشت هەرچی هەیە دەتوانێت کارێکی پیرۆزە بۆ گەنجی کورد ئەمەش گەنجی وە بەرهێنمان تێداکێک جەنابیشت یەکێک لەوان بووی زۆر سوپاس کە لەم بزنسە کوردستانت بەرە شوێنێکی باشتر و زانیاری زیاترت بە خەڵکی ئەمە عەفومان کە قسەش دەکەی ئەمە عقاراتمان لە کابینەی لە نووسینگەی احتیادی لەگەڵ ڕێزم بردە کۆمپانیایکی گەورە شانازی بۆیەوە دەکەن الحەمدولله دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوەش کە بەشدار بوون هەر بژین دەست خۆش سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی CV بوون تەنها لە شاری هەولێردا زیاتر لە 300 عقاراتمان هەیە کە بە بەردەوامی هەلی کار ڕادەگەێنن تەنها پێویستمان بۆیە کە حەز و خولیامان هەبێ بۆی کە بتوانین سەرکەوتوو بین و داهاتی خۆمان بنیاد بنین هیوادارم بەرنامەی ئەمڕۆی CV توانی بێتی ئەزمونێکی بچووکیش بێت بیخاتە سەر ئەزمون و CV ئێوە تا بەرنامێکی دیکە بەخواتان دەست بێرم